بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. شتيان بخواي جورا سينسر جزء عامة لسرتاي جزء كي سورة النبأ ودس بيدكين كسورة النبأ بمعنى دنقو باسو حوالا جورا كده كزقل سورة النبأ. طبعا حتى شو ده سورة عامة يتساءلون وباس لبسرهات ورداوة هرق جورا كده كبريتيا لهاتني قيامت وبوش طبعا بونا ونعندراوة. سورة النبأ لوكو زوريني سورة كان جزء عامة لمكي هاتونا تخواري كهمو سورة مكية كان دتوانين بلين بابة كانيان بابة عقيدين لناو بابة عقيدية كان جدا سلماندنی ئەوەی کە زیندوو بوونەوە کارێکی زۆر ئاسانە بەنسبەت خوای پەروەردەگارەوە هەرچەندە بتپەرستەکان ئینکاری بکەن و باوەڕیان پێی نەبێ و هەروەها نەتیجەی ئینسانەکان ئەنجامی ئینسانەکان دوای زیندوو بوونەوە ئەوانەی کە بەرەو دۆزەخ دەچن و ئەوانەی کە بەرەو بەهەشت دەچن. سەرەتای سوورەتەکە خوای گەورە بە بارودۆخی بتپەرستەکانی مەککە دەست پێ دەکات کە بۆچوونیان چۆن بۆ سەبارەت بە قیامەت. خوا دەفەرمێ عەممە بۆ خۆی عەن مایە، عەن ما یعنی ئەوە لە چی؟ عەن لەگەڵ مای پرسیار طبعا تێکەڵ کراون دواتر ئەلفی مایەکەی حەذف کراوە بۆ تەخفیف کە عەرەبیدا پێی وترێ عەممە یعنی ئەوە لە چی؟ یەتەساءلون پرسیار لە یەکتری دەکەن. بتپەرستەکانی مەککە کە بەیەکەوەش دادەنیشتن زۆر جار باسی ئەو قیامەتەیان دەکرد کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانی پێدەترسان. لە بینی خۆیان بۆچوونی جیاوازیان هەبوو بە یەکجاری نکوڵی لێ دەکرد دەیگوت نییە، هەبوو دەیگوت محەممەد پێشتر درۆی نەکردوون، لەوانەیە لەوەشدا درۆ نەکا، لەوانەیە ڕاست بێ، ئەگەر ڕاست بچی بکەین یعنی قەلەق بوون. تەمەن خەڵکێکیش هەبوو یەقینی تەواویان بە قسەکانی پێغەمبەر هەبوو صلی الله عليه وسلم، تەنانەت ئەوانەشی کە ئیمانیان نەدێنا بە ظاهری هێندێک دەیانزانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دنیادا و لەگەڵ خەڵکی درۆی نەکردوون، لەگەڵ خوای گەورە هەرگیز درۆ ناکا. جا خوا دەفەرمێ عەممە یعنی ئەوە لە چی؟ یەتەساءلونە پرسیار لە یەکتری دەکەن ئەو بێ باوەڕانە ئەو بتپەرستانە. خوا بۆ خۆی جوابیان دەداتەوە دەفەرمێت عەن النەبەء العەظیم لەو دەنگ و باسە زۆر گەورەیە پرسیار لە یەکتری دەکەن و گفتوگۆ دەکەن لەگەڵ یەکتری. عن النەبەء العەظیم سەبارەت بەو نەبەئە بەو دەنگ و باس و هەواڵە زۆر گەورەیە پرسیار لە یەکتری دەکەن و لەگەڵ یەکتری دەدوێن. الذی ئەو دەنگ و باسەی ئەو هەواڵەی هم ئەوان فیهی تێیدا مختەلیفون بۆچوونی جیاوازیان هەبوو. الذی هم ئەو دەنگ و باسەی ئەوان فیه مختلفون تێیدا لەسەری ناکۆک بوون، وەکو گوتم هەبوو ئینکاری دەکرد، هەبوو قەلەق بوو و هەش بوو دەیزانی ڕاستە بەڵام تااقەتی نەبوو خۆی بۆ حازر کات و خۆی بۆ ئامادەکە، ناسار بوو بڕوو بیان و بێنێتەوە. بۆیە پرسیار و گفتوگۆی بتپەرستەکان لەگەڵ یەکتری زۆری سەبارەت بە قیامەتێک بووە کە ئەوان لە بەرامبەریدا بۆچوونی جیاوازیان هەبوو. عەممە یەتەساءلون ئەوە لە چی؟ پرسیار لە یەکتری دەکەن عن النەبەء لەو دەنگ و باسەی العەظیم کە زۆر گەورەیە. الذی ئەوەی هم ئەوان فیهی تێیدا مختەلیفون جیاوازن. جا خوا دەفەرمێ کەلا باواز بێن، وا نابێ، ناکرێت سەبارەت بە قیامەت و بەو ڕووداوە گەورەیە ئینسان دوودڵ بێ. سەیعلەمون لەمە دوا دەزانن، لەمە دوا دڵنیا دەبنەوە قیامەت تاخوا هەیە یان نییە. کەی لەمە دوا؟ ئەو کاتی وەختی مردنیان هات. طبعا ئەگەر لە سەرمەرگدا شوێنی خۆیان پیشاندرا یان کە مردن بە فیعلی چوونە ناو قەبر و گۆڕەوە دەزانن ژیانێکی دیکە هەیە و مردن کۆتا قۆناغ نییە، یەکێکە لە قۆناغەکان. کەلا باواز بێنن لە پرسیارکردن و لە قەلەق و دوودڵبوون و گومان هەبوون سەبارەت بە قیامەت. سەیعلەمون لەمە دوا دەزانن. ثم پاشان کەلا خوا دەفەرمێ جارێکی دیکەش باواز بێنن با ئەو خلاف و ناکۆچیە لە بینی خۆیاندا لابن. سەیعلەمون لەمە دوا دەزانن
لەمە دوا وەکو گوتم لەسەر مەرگدا هەر دەزانن کە چوونە ناو گۆڕ و قەبر ئەو کاتەی ڕوحیان زیندویە و بەردەوام شوێنی خۆیان پیشان دەدرێ هەر دەزانن و کاتێکیش بە فعلی زیندوو بوونەوە ئەو کاتە کەس نییە نکوڵی لە هاتنی قیامەت کات بۆیە با ئێستا واز بێنن ئێستا ئیستیفادەی هەیە واز بێنی و قەناعەتی پێ بکەی ئەو کاتە ئیمانی پێدێنی بەڵام بە کەڵکی هیچت نایە. ئەو جار خۆی گەورە کۆمەڵێک بەڵگەی عەقلی بۆ مولحیدەکان بۆ ئەو کەسانەی کە نکوڵی لە زیندوو بوونەوەی دەکەن دێنێتەوە. کۆمەڵێک لە بتپەرستەکان دەیانگوت کەسمان نەدیوە لە باب و باپیرانمان مردبێت و زیندوو ببێتەوە. ئێستا ئەگەر کەسی مردووی سەدان ساڵەمان نەدیبێ زیندوو ببێتەوە چۆن قەناعەتکەین بۆی کە خوش دەتوانێت ئێمە زیندوو کاتەوە. خۆی گەورە دێت کۆمەڵێک نمونە کە لە چاوی خۆیانە و بە چاوی خۆیان دەیبینن بۆیان باز دەکا وەگەوەی پێیان بڵێ ئەگەر خوایەک بتوانێت ئەو کارانە بکە دەتوانێت ئاسانی زیندوو کاتەوە. دەفەرمێ ئەلەم نەجعل الأرض میهادا بە شێوەی پرسیار هەر کەسێکی نکوڵی لە قیامەت کرد وەرە ئەو پرسیارانەی لێ بکە. ئەلەم نەجعل الأرض ئایا ئێمە دروستمان نەکردووە ئەو زەویە بە میهاد بە ڕاخەر و بە شوێنی حەوانەوە و ئیسراحەتی ئینسانەکان و یا دەبێ بڵێ ئایا دەبێ بڵێ نا وایە ئەگەر گوتت بەڵێ خوا زەوی دروست کردووە خوایەک بتوانێت زەوی دروستکە ناتوانێت زیندوو کاتەوە کە هەزاران مرۆڤی تێدایە ئێستا وانیا تۆ یەکێکی لەو هەزاران ملیاران مەخلوقاتانە ئەگە بڵێ نا خوا دروستی نەکردووە دەیوەرە تۆ مشتەخۆڵێکی دروست کرد وایە هەرچی هێزی هەشتە بەکاری بێنە کە بێگومانی ناتوانێت. ئەلەم نەجعل الأرض میهادا ئایا نەمانگێڕاوە دروستمان نەکردووە ئەو زەویە بە میهاد میهاد یعنی ڕاخەرێک کە لەسەری بحەوێنەوە و ئیسراحەتکە ئەوە یەک. پرسیارێکی دیکە وەلجیبال ئەوتادا و هەروەها شاخەکانمان ئەو واوی عەطفن ئەلەم نەجعلەکە بۆ هەموویانە و ئایا نەمانگێڕاوە دروستمان نەکردوون شاخەکان بە ئەوتاد بە مێخ بە سینک مێخ ئەوەی کە خیوە توشتی پێ دەسەقێنی بۆی لە شوێنی خۆی نەجوڵێ جا شاخ تەمان بەشێکی زۆری بە عەرزێدا ڕۆیشتۆتە خوارێ بۆی لە کاتی جوڵانەوەی زەویدا زەویەکەی تەوازونی زەویەکەی تێک نەچێت بەرزی و نزمی نەکات و ئینسان هەستی پێنەکە کە ئەوەش دیسان پرسیارێکی دیکە خوایەک شاخی دروست کردوێ دروستبوون ئینسان چی وەلجیبالە و شاخەکانیشمان دروست کردوون و کردومانن بە ئەوتاد بە مێخ و سینگ لە ناو زەویدا پاشان وەخەلەقناکم ئێوەمان دروست کردووە لە نەبوونەوە بەچی بە ئەزواج بە چەندان جۆر یا دەکرێت بڵێن بە جووت بە نێر و بەمێ بەن هەردوو تەفسیرەکەی ڕاستە ئینسان هەم نێرومەیە هەیە کە بەهۆیەوە زاوزێ دەکا و زیاد دەبێت و هەمیش هیچ نێرە و هیچ مەیە وەکو یەک نییە لەوەتی ئادەم هەیە هەتا کۆتا کەس کە دروست دەبێت دوو کەس نین هەمووشتیان وەکو یەک بێ دوو کەس نین تەواو کۆپی یەکتری بن لە یەکچوون هەیە جاخوایەک توانی بێتی لە نەبوونەوە ئەو هەموو ئینسانانە ئەو هەموو مەخلوقاتانە بە نێرومێ ئەوجار لە ناو نێرومەیەکانیشدا هەر یەکەی بە جۆرە و بە تایبەتمەندی خۆی دروستکە ناتوانێت لە قیامەتێ زیندوت کاتەوە منطق نیە یعنی بڵێ خوا دروستی کردم بەڵام دروستم ناکاتەوە وەخەلەقناکم و هەروەها ئێوەمان دروست کردووە یا دەکرێت بە شێوەی پرسیار بڵێن ئایا ئێمە نین کە ئێوەمان دروست کردووە بە جووت بە نێرە و بە مەیە یان بە چەندەها نەوع و بە چەندەها جۆر ڕەنگ تەبیعەت سرشت ئەوجار وەجعلناکم ئێوەمان وەجێڕاومانە نەومەکم خەوەکەتان سوباتە بەمای حەوانەوە بەمای ئیسراحەت کە ئینسان بەهۆی خەوەوە ئیسراحەت دەکا ئەوە یەک و پاشان خەوتن بەڵگەی مردنە وایە بە خەبەر هاتن بەڵگەی زیندووبوونەوەیە مردن لەگەڵ خەوتن یەک زەڕە فەرقیان نەها بەڵام لە مردنێدا ئاسانتر بە خەبەردەی لە خەوێدا لە نووسنێدا ئاسانتر بە خەبەردەی لە مردنێدا تۆزێک بە خەبەر هاتنەکە زەحمەتترە خەوتوێک بانگی دەکەی ئەگەر وەک دەڵێ بە شێوازێک بانگی نەکەی کەی گوێی لێتە لە شوێنی خۆی جوڵەی ناکە لە قیامەتش لەبەرەوەی دەنگەکە و بانکردنەکە بە قووەتە هەموو مردوەکان زیندوو دەکاتە وەجعلنا جێڕاومانە نەومەکم خەوەکەتان نووسنەکەتان بەمای حەوانەوە و ئیسراحەتکردن
پاشان وجعلنا الليل لباسا وجێڕاویشمانە الليل شەو بە پۆشاک. یعنی چی؟ یعنی شەومان وەکو پۆشاک لێ کردووە کە تێیدا ئینسان دەتوانێت مەبەستی تاریکاییەکەیەتی کە لە ژێریدا و لە ناویدا ئینسان دەتوانێت کارە تایبەتی و نهێنیەکانی خۆی ئەوانەی کە حەزی لێ نییە خەڵک بیبینێ و چاوی لێبێ دەتوانێت لە شەودا بیکە کە هەم تەمان کاتێکە بۆ پشودان و ئیسراحەتکردن و کاتێکیشە بەرگێکە بەسەر دنیادا دێ کە لە ناو تاریکیدا چیت حەز لێبێ دەتوانی بە پەنهانی بۆ خۆت بیکەی. وجعلنا الليل جێڕاومانە الليل شەو بە وەکو بە پۆشاک و بەرگ و داپۆشەر بۆتان. ئەوجار وجعلنا النهار وجێڕاویشمانە ڕۆژ. ڕۆژ یعنی سەعاتەکانی ڕۆژی بە مەعاش بە شوێنی بژێوی و کەسابەتکردن و خۆشیاندن و وەک دەڵێ ڕۆزی و ڕزق پەیداکردن کە ئەسڵ شەو بۆ ڕاوەستان و لە حەرەکە کەوتنە، ڕۆژ بۆ جوڵە و حەرەکە و وەک دەڵێ کەوتنە دوای وەسائلەکانی خۆشیاندنە. وجعلنا جێڕاومانە النهارە ڕۆژ سەعاتەکانی ڕۆژ بە شوێنی بژێوی پەیداکردن. جا ئێمە ڕاهاتوین لەگەڵی دەناوەرە هەرچی دەسەڵاتی دنیاە بێنە باش شەوی تۆزە کورتترکەن درێژتریکەن وایە ڕۆژ ئیشت پێیتی حەز لێ درێژ بێ وەرە تۆزێکیکەی درێژکە یا حەز لێ کورد بێ وەرە تۆزێکی دیکەی کوردکە خوایەک ئەو نیزام و کەونە بەڕێوە ببە دروست بوونەوە بۆ وە دروستکردنەوە بۆ ئەو تەمەن هیچی تێناچی. ناوجار دەفەرمێ وەبەنەینا فەوقەکم دروستمان کردووە بەسەر سەرتانەوە سەبعا شیدادا حەوت ئاسمانی پتەو. وەبەنەینا فەوقەکم دروستمان کردووە بەسەر سەرتانەوە حەوت. حەوت مەبەستی حەوت ئاسمانە، حەوت طەبەقەی ئاسمانی شیدات پتە و بەهێز. ئاسمانێکی بەتەنێ بە نمونە وەرگرە کە بە مەلاین ئەستێرەی تێدایە، هەر ئەستێرەیەی زۆر گەورەتر لەو زەوی کە من و تۆ لەسەری دەژیین و تەنها ئەو هەسارەی کە من و تۆ لەسەری دەژین بە مەلاین مەخلوقاتی تێدایە خوا خەڵقی کردووە. جا سەیرەکە ئەو بوو بتپەرستەکان ئاعترافشیان دەکرد لێت بە پرسیبان چێ زەوی دروست کردووە؟ ئەڵڵا. چێ ئاسمانی دروست کردووە؟ ئەڵڵا. ئەی چێ زیندوت دەکاتەوە؟ داوە زیندوو نابینەوە. و بەنەینا فەوقەکم دروستمان کردووە بەسەر سەرتانەوە حەوت ئاسمانی پتە. ئەوجار دەفەرمێ وەجعلنا سیراجا وهاجا وەجێڕاومانە و دروستمان کردووە بۆتان سیراج چرایەکی وهاج ڕووناکی بەخش کە مەبەستی خۆرە. وەجعلنا جێڕاومانە دروستمان کردووە سیراج چرایەکی وهاج ڕووناکی بەخش. وەرە ئەو خۆرەی بە نمونە وەرگرە جا هەم وەکو نیعمەت کە خوا بۆ ئینسان دروستی کردووە ئینسان سوودی لێ دەبینێ و هەمیش وەکو دەسەڵات ئەو دەسەڵاتی کە خۆری دروست کردووە بەو نیزامە دەیهێنێ و دەیبا گەرم و سارد و کورت و درێژ تاریک و ڕووناکی دەکاتەوە بتوانێ بیکە دروستبوونەوەی ئینسان و خەڵکردنەوەی ئینسان لە چاو خۆر هیچ نییە. وەجعلنا سیراجا وهاجا جێڕاومانە دروستمان کردووە بۆتان چرایەک کە پڕشنگدار و ڕووناکی بەخش. ئەوجار یەکێکی دیکە لە نیعمەتەکانی خوا و لە نیشانەکانی دەسەڵاتی بێسنووری خوا ئەوەیە وأنزلنا هێناومانەتە خوارێ من المعصرات لە هەورانی گوشراو ئەو هەورانەی کە دەگوشرێن بەهۆی با پاڵەپەستۆ لە بینیاندا دروست دەکا چی ماءن تەجاج ئاوێکی بەخۆڕ ئاوێکی بەلێزمە و بەردەوام کە مەبەستی بارانە. وأنزلنا هێناومانەتە خوارێ من المعصرات لە هەورانی گوشراو ماءن تەجاج ئاوێکی بەخۆڕ و بەلێزمە. تەنها بیر لەوەی بکەوە تەنها لەوە وردبەوە کە ئەو بۆشاییەی ئاسمانە بەبێ ئەوەی کەسێک ئاوی بۆ هێنابێ و بەبێ ئەوەی کەسێک ئاوی تێکرد بێ بەبێ ئەوەی حەوزێک ڕووبارێک بەحرێکی لێبێ کە خوای گەورە ئیرادە دەکا هەورەکان دێنێ پەڵە پەڵە دواتر دەیانگەێنێتە یەکتر و لە بینیاندا پاڵەپەستۆ دروست دەبێت و ئەو هەموو قەترە بارانانە بە نیزامێکی ورجا کە دەژبارێ سەیری کە لە ئاسمان ڕایەک لۆپە لەگەڵ لۆپەیەکی دیکە تێکەڵ نابێ تەنانەت ئەو کاتێک بە باشەوە دەبارێگەل لەسەر عەرزی بەریەکەون دەنا لە ئاسمانی دنک دێنە خوارێ و لەکوێ خوا دەیەوێت لەوێ بەیەکەوەدا. وأنزلنا من المعصرات هێناومانەتە خوارێ لە هەورانی گوشراو ماءن ثەجاج ئاوێکی بە یعنی بارانێکی بەلێزمە و وەقڕ. ئەوجار حکمەتی باران و یەکێک لە ئیشەکانی باران ئەوەیە لنخرج به کە ئەوەش هاوشێوەیە لەگەڵ دروستبوونەوەی ئینسان
لنخرج به بۆ ئەوەی دەربێنین بەو بارانە حەبەن دانەوێڵە و نەبات و هەروە گژوگیا. حەب ئەو دانەوێڵەیە کە مرۆڤ دەیخوا، نەباتیش ئەو گژوگیانەنە کە عادەتەن ئاژەڵەکان دەیخۆن کە هەر خەزمەتی مرۆڤەکان دەکەن. کام دانەوێڵەیە ئێمە دەیخۆین و بەکاری دێنین لەچی دروست بووە؟ لە دنکەتەوەیەکی وشکی ڕەق کە دەیخەیە بن عەرزی گوڵەگەنمێکی سەوزی جوان دێتە دەرێ وایە. ئەوجار ئەو هەموو گژێژیا جۆرا و جۆرانەی کە بەهاران دەیبینین هەر یەکیان تۆوێکی مردوو بوون بەو بارانانە خوا زیندوی کردوونەتەوە. ئێخوا ئەوەی بتوانێت بۆ ناتوانێت ئینسان زیندوو کاتەوە. لنخرج به بۆی دەربێنین بەو بارانە حەبەن دانەوێڵە و نەبات گشوگیا. ئەوجار هەر بە باران چیرکەمان دروست کردووە گەورەتر لە گژوگیا و جەناتین چەندان باخ و باخاتی ئەلفاف یعنی بەقەد و گەڵای پڕ و زۆر و جەناتین چەندان باخ کە ئەلفاف یعنی هەم قەد و گەڵایان زۆرە و خوای گەورە هەر دارێک لەو دارانەی لەچی دروست کردووە سەرەتا لە تۆوێکی وشکی مردوو دێتە دەرێ دەبێتە دارێک کە سەدان دار هەنە قووەتیان هەر قووەتی دارێکی چەندان ئەوەندەی ئینسانێکی وایە لە تۆوێکی گچکە و بچوو توێکی گەورە بێنە بە نمونە وایە کە زۆر زوو گەورە دەبێت و حەزمیشی ینی باڵاشی و قەدیشی زۆر بەقووەتە لە دنکەتەوە ئەوە ناوەی کە بێگجاری دەیخۆی ئەو دنکەتەوەی وردکە هەر یەک لە وردەکان بەتەنێ دەبێتە دارێکی گەورە و جەناتین چەندان باخی ئەلفاف یعنی چڕ و پڕ و بەقەد و گەڵا. ئەو جار خوای گەورە دێتە سەر ئەسڵی مەبەستەکەی دەفەرمێ هەموو ئەوانە بۆچین بەڵگەن بۆ ئەوەی بە ئینسان بسەلمێنرێ کە دوای ئەوە ژیانێکی دیکە هەیە. ئین یەومە الفەصلی بێگومان ڕۆژی لە یەکتری جیاکردنەوە کانە میقاتە کاتەکەی دیاری کراوە. ڕۆژی لە جیاکردنەوەی کافر و موسڵمان چاک و خەراب کاتەکەی دیاری کراوە بەرەو هەمومان بەرەو وێ دەچێت. هیچ تەوقیتەکە لێیدا پێش و پاشی نییە. ئین یەومە الفەصلی بێگومان ڕۆژی لە یەکتری جیاکردنەوە کانە میقاتە کاتەکەی دیاری کراوە. جا کە کاتەکەی هات چ دەقەومێ؟ یەومە لەو ڕۆژەدا یونفەخ فی الصوور فوو دەکرێت بە سوور. سوور چییە؟ زۆر جاری کە باسمان کردوێ ینی کەڕەنا ئەوەی کە شکڵەکەی لە حەدیث داهات وەکو قۆچی ئاژەڵەکان وایە بە ژمارەی مەخلوقاتەکان کونی تێدان. خوای گەورە داویەتە دەستی ئیسرافیل پێش ئەوەی ئاسمان و زەوی دروستکە و چاوەڕێی ئەوەی دەکا بەدەمەوە گرتوویەتی کەی خوا فەرمانی پێ بکا فووی پێکا کە فوێکی هەندێک دەفەرمون یەک فوویە هەندێک دەفەرمون دوویە هەندێک یەک ناتەوان دوو یا سێ هەندێک دەفەرمون فوێک بۆ خەرابوونە و فووی دووهەم هەم ئینسان زیندوو دەبێتەوە هەم دەبرێتە دەشتی مەحشەریش. هەندێکیش دەفەرمون نا فوێک دنیا خەرا دەکا فوێک ئینسان زیندوو دەکاتەوە سەوتی سێهەم فووی سێهەم ئینسان بەرەو دەشتی مەحشەر پاڵ پێوە دەنێ. هەر چۆنێکیان بێ یەومە یونفەخ فی الصوور ئەو ڕۆژەی کە فوو کرا بەو سوورە بەو کەڕەنایە لەلایەن ئیسرافیلەوە فەتەئتون خوا دەفەرمێ ئێوە دەهێندرێن ئەو مەبەستی فووی کۆکردنەوەیە فووی حەشرا فەتەئتونە ئێوە دەهێندرێن بۆ محاسبە و لێ پرسینەوە بەرامبەر بەخوای ئەفواج کۆمەڵە کۆمەڵە و دەستە دەستە و تاقم تاق. جا چی دیکە دەقەومێ وەفوتیحەتی السەما فوتیح یعنی دەکرێنەوە ئاسمانەکان فەکانت ئەبوابە دەبن بە دەرگا دەرگا. ئاسمانەکە ئاسمان ئێستا تەماشای کە یەک درز و کلێنێکی تێدا نییە کە ئەو فۆ بە سوورداکرا هەمووی لە شوێنی خۆی شەق شەق دەبێ کون کلێن کلێن دەبێ هەمووی وەکو ئەوی وایە هەزاران ملیۆنان دەرگای تێدا کرابێتەوە هەرچی قووەت و هێز بێت تێدا نامێنێت. جاوە ئاسمان بەرگەی کارە ساتەکان ناگرێ ئەی ئینسان وەفوتیحەتی السەما و دەکرێنەوە ئاسمانەکان فەکانت دەبن بە ئەبواب دەرگا دەرگا. ئەو جار خوا دەفەرمێ یەکێکی دیکە لە ڕووداوەکان کە بەهۆی شوکردن بە سووردا دروست دەبێ ئەوەیە وەسویرەتی الجیبال یعنی هەڵدەقەندرێن و دەڕوێندرێن لە شوێنی خۆیان شاخەکان فەکانت سەرابە دەبن بە سەراب. سەراب یعنی تەپوتۆزێکی خەڵەتێنەر و فریودەر. ئەو وشەی سەرابە دوو تەفسیری هەن دوو لێکدانەوە هەندێک دەفەرمون تەمان هیچ شاخەکان
لەگەڵ فووی یەکەم تەبان هیچ لە شوێنی خۆیان هەڵدەقەندرێن کە هەڵدەقەندرێن ڕێک لە جێی خۆشیان سەرەتا دەبنێتە بوو تۆز جاکە لە جێگایەکانی کەدا بوومە لەرزەی دنیا خراپبوون دێ خەڵک پەنای بۆ شاخەکان دەبەوە دەزانێت هەر شاخن لەوێنە بەڵام کە دەچن تەنها شکڵەکەی شکلی شاقیە تەوانەها ئێستاش بوومە لەرزە بێ خەڵک تین بێ و ترس بێ خەڵک هەر بەرەو شاخان ڕۆیشتەوە لە شاخان خۆی حەشارداوە لەوێش خەڵک دەچێت کە دەچن لەوێ تەنها شاخێکی فرێودەر ماوەتەوە هەندێکیش دەفەرمون نا سەرابەکە مەبەستی ئەوەی دوای ئەوەی کە هەڵقەندران لە شوێنی خۆی بوون بە تەپوتۆس تەوان باگ لێی دەدا فەکانەت هەباء منبەثە دەبن بە پەرش و بڵاو دەبن بەسەر زەویدا ئەو تۆزەی کە ئی شاخەکانە بریسقەی دەدا لە دوورەوە خەڵک وەکو ئاو دەهێتە پێش چاوی کە تینووی دەبێ بەرەو ئەو بریقە و بریسقەیە دەچێت بۆی تینوایەتەکەی بشکێنێ بەڵام کە دەچێت نەک ئاوی لێ نییە بەڵکو وشکە یعنی گڵێکی وشکە زۆر عەکسی ئاوێ گرنگ شاخەکان هەڵدەقەندرێن و وەک دەڵێ ئەو قووەت و هێزەی کە هەیەە هیچ شێوەیەکی نامێنێ وە سویگەڕەتا دەڕوێندرێن لا دەبرێن شاخەکان لە شوێنی خۆیان فەکانە سەرابە دەبنە تەپوتۆس یا دەبنە شاخێکی فریودەر و قووەت و هێزیان تێدا نامێنێ ئەوجار سەرنجامی ئینسانەکان دەبێتە دوو بەش إن جهنم بێگومان دۆزەخ دوای ئەو ڕووداوانە کانت مرصادا خۆی خستۆتە مرصاد کەمینەوە ئەگەر کەسێک دژمن بۆ ینی کەمین بۆ دژمنێکی دانێ من لە شوێنێک بۆی دادەنیشێ کە دڵنیا بێلەوەی دژمنەکەی بێدا دەچێت و ئەوجار هەتا ئەگەر ئامانجی بێ مەبەستی بێ بی پێکێ هەتا نەی پێکێ چاوتروکانێک خۆی غافڵ و بێ ئاگاناک جەهەنەم ڕێک ڕقی خوا و غەزەبی خوا و تووڕەی خوایە خۆی گەورە حازری کردو و دایناوە إن جەهەنەمە بێگومان دۆزەخ کانت مرصادە خراوەتە ئامادە باشیەوە خراوەتە چاوەڕوانی لە چاوەڕوانیدایە بەڵام بۆچێ بۆ هەموو کەس نا للطاغینە بۆ ئەوانەی یاخی بوون لە فەرمانی خوا مەئاب جێگای مانەوەیە للطاغین ئەوانەی یاخی بوون لە فەرمانی خوا لە فەرمانی خوا دەرچوون و دەردەچن مەئاب جێگای مانەوەیان کە چون چەندە لەوێ دەبن لابثینە دەمێننەوە فیها لەناو ئەو جەهەنەمەدا ئەحقابە چەندان سەدەی بێکۆتا کە عولەما دەفەرمون سەدەی قیامەتی هێندێک دەفەرمون هیچ نهایەتێکی نییە هیچ کۆتاییەکی نییە یعنی بەبەردەوامی و هەتا ئەوانەی بە کافری دەچنە جەهەنەمێ طبعاً هەتایی نییە ینی وەلحاصڵ دەچنە ناوی سەرەتایەکەیە بۆ چوونە ناوی بەڵام کاتێک نییە بۆ هاتنە دەرەوەیان هێندێک دەفەرمون ئەحقاب ئەگەر وەکو خۆشی تەفسیرکەین یعنی دەڵێن سەدەی قیامەتێ 83 ساڵن وانی دنیا 100 ساڵەوەیە بەڵام دەفەرمون هەر ساڵێکی 306 ڕۆژە وەکوی دنیاە بەڵام هەر ڕۆژەی 1000 ساڵی دنیاە جا ئەگەر هایوە هەیە دەڵێجا با تۆزەگەر بچمە جەهەنەمێ یان هەندێک کەسێ غیرەتی لە گوناهان شکاوە دەڵێ وەری ئیماندارم نوێژە هەر دەکەم بچمە جەهەنەمێ وەختێکی هەر تێمە دەرێ و کاوراگەر تەنها ڕۆژێکی تێدا بێ تەنها یەک ڕۆژی تێدا بێت لێرە دەفەرمێ ئەحقاب ئەوەی چوو بە سەدە تێدا دەمێنێتەوە بە قەڕن تێدا دەمێنێتەوە ئەگەر تەنها ڕۆژێکی تێدا بێ ینی 1000 ساڵی تێدا بووی وایە ئەگەر کەمترین سزای جەهەنەمی وەرگری ئەوەی کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم کەسەکە پۆلوێک ئاگری یان نەعلێکی ئاگری دەخرێتە بن پێی مێشکی دەکوڵێ لەگەڵیدا بۆیە جەهەنەمی گاڵتە پێکردنێ نییە بەڕاستی بە هیچ شێوەیەکی ئینسان نابێ غیرەتی ئەوەی بکا بڵێ جا با بچم و جا قەیدی چیە و جا وەختێک هەردێمە دەرێ لابثینە فیها دەمێننەوە ئەو تاغی و یاخیانە لەناو ئەو جەهەنەمەدا چەندان سەدەی بێکۆتە ئەوجا دەفەرمێ لا یذوقون فیها ناسێژن لەناو ئەو جەهەنەمەدا بەڕدەن هیچ فێنکایەتێک ساردیەک دەوان ئەو قسەی تێدا نییە ساردی تێدایە ساردی زەمهەریر کە دەی بەستێ کەسەکەی پێ عقوبە دەدرێ بەڵام فێنکایەتی تێدا نییە وەلا شەڕاب خواردنەوەشی لێ نییە خواردنەوەی تیدوایەتیت بشکێنێ ئیلا چونکە ئیلای لەگەڵا لا یذوقون فیها ناسێژن تێیدا بەڕدەن نە فێنکایەتێک پێی ئیسراحەتکەن وەلا شەڕاب نە خواردنەوەیەک تینوایەتیان بشکێنێ ئەدی ئەگەر تینویان بوو چ دەکەن إلا حەمیمەن تەنها ئاوێکی لە کوڵیوی لێیە وەغەساق وەکێم و زوخاوی جەهەنەمیەکانی ئاوێکی لە کوڵی و جا ئاوە لە کوڵیوەکەش ئەگەر
ئینسان بیەوێ لی تێبگا وەرە ئاوێکی بێنە لە دنیادا دەرەجەی گەرمی و کوڵانەکەی بکە 100% وایە ئەوەی قیامەتێ تەوان ئاگری دنیاە هەمووی کۆکەوە بەشێکە لە هەفتاو ئەوەندە بەشەی ئاگری ناو جەهەنەمێ یعنی ئەوەی جەهەنەمێ چەند هەفتا ئەوەندەی ئاگری دنیا گەرمە کام ئاوە زۆر کوڵیوە جابی هێنا پێشچاوی خۆت کەسەکە بە قورکیدا بکرێت و دەبێ بیخواتەوە تەوانەوە ئینسان بیرە لێکردنەوەشی ئیمان پێبوونی زەعیفە بۆیە سەحابە یان عولەمای پێشین کە ئەو ئاتان خوێندوونەوە لەبەرەوەی یەقینیان هەبووە خۆیان خستۆتە ناو واقیعەکەی و مەشهەدەکەی خۆی پێنەگیراوە بوراوەتەوە لەگەڵی ئیلا حەمیمەن تەنها ئاوی لە کوڵی و کێم و زوخاوی جەهەنەمیەکانی لێیە جەزاءن ئەوەش پاداشتێکە ویفاق بەرامبەرە لەگەڵ کردەوەکانیان خوا زوڵم لە هیچ کەسێک ناکە جەزاءن ئەوە سزایەکە ویفاق یعنی پڕ بە پێستی کردەوەکانیانە بە پێی کردەوەکانیانە بەرامبەر کردەوەکانیانە زەقترین تاوانی ئەو کەسانە چی بووە ئینەهم بێگومان ئەوان کانوا لە دنیادا لا یارجونە بەتەمای ئەوە نەبوون حیسابەکە لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت هەر کەسێک بەتەمای لێپرسینەوە بێ بەڕاستی و یەقینی هەبێ لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت خۆی بۆ حازر دەکا کە خۆت بۆ حازر کرد حتمما خوای گەورە ڕەحمی خۆشی لەگەڵیدا بەکار دێنێت و لەو تنگانە و لەو ناڕەحەتی ڕزگارت دەکا بەس پێ دووا بێ قیامەت هەر نەبووە و زیندوو بوونەوە هەر نەبووە و محاسبە و لێپرسینەوەیەک هەر لە گۆڕێدا نەبوون بەو هەموو ئایەت و حەدیث و پێغەمبەرانە قەناعەتت نەکرد بێ تەنها عینادی و نکۆڵیت کرد بێ ئەویش تاقەتت نەبوو بێ ئیلتیزام بکەی نەک وەک دەڵێ قەناعەتی دڵی بێ ئینەهم کانوا بێگومان ئەوان عادەتیان وا بۆ لە دنیادا لا یارجونە حیسابە بەتەمای ئەوە نەبوون لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت ئەوە یەک هۆکاری دووهەم وەکەذەبوا بئایاتینا بە درۆیان زانیون نیشانەکانی ئێمە کذاب بە ئەو پەڕی بە درۆزانێ جا بە درۆزانین هەندێکی بە زمانە وایە بە زمان دەڵە قیامەت دنیا وایە هەشە بە زمان لەوانەیە نەیڵێ بەڵام لە دڵیدا قەناعەتی وایە کە لێپرسینەوە و زیندووبوونەوەیەک بوونی نییە نەعوذ بالله و هەشە بە زمان نایڵێ زیندووبوونەوە نییە بە دڵیش دەوانەیە قەناعەتی بێ بەڵام هەرچی ئامادە باشی و خۆ حازرکردنێک بێ بۆ ئەو قیامەت و لێپرسینەوەی نیەتی ئەوەش نەوعێکە لە بە درۆزانین و باوەڕ پێ نەبوون چونکە منتیقی تێدا نییە ئەتۆ پێت بگوترێ لەو دەرگایە بچێ ئەو دیوی کەسێکی لێ دەتکوژێ ئەگەر باوەڕت پێوی دەچی منتیق نییە تۆ خوای گەورە پێی گوتپی ئەو گوناهەی بکەی ئەو خراپەیە بکەی ئەوەی بکەی دەسووتەی خراپەکەش هەر کرد بێ بژڵی قەناعەتم منتیقی تێدا نییە وەکەذەبوا بە درۆیان زانیوە بئایاتینا نیشانەکانی ئێمە کذاب بە ئەو پەڕی بە درۆزانێ ئەوجا خوا دەفەرمێ وەکوڵ شەیئین هەموو شتێک ئەحسەیناه ئێمە سەرژمێریمان کردووە لەسەر ئینسانەکان کتاب بنووسی جا هەر نووسینیش نییە لە قیامەتێ وا پێغەمبەرەکەت بانگ دەکا شاهیدیت لەسەر دەدا مەلائیکەتەکە زەویەکە کە خراپەکە یا چاکەکە لەگەڵ کردووە دواتر ئەگەر هەر نکوڵت کرد و قەناعەتت نەکرد ئەندامەکانی جەستەی خۆشت بەڵام خوای گەورە فعل و کردارەکانی ئینسانی نووسیوە و تەسویری کردووە و وێنەی کێشاون بە شێوازێک پیشانت دەدا کە مەجالی نکۆڵیکردن و ئینکاریکردنی نییە وەکوڵ شەیئین هەموو شتێک ئەحسەیناها ئیحسا سەرژمێریمان کردووە بە وردی و بە نووسینش ئەوجار خوا دەفەرمێ فەذوقوا کە خستنیە جەهەنەمێ کە خرانە دۆزەخێ خوا دەفەرمێ فەذوقوا بیچێژن فەلەن نەزیدەکم هەرگیز بۆتان زیاد ناکرێت و بۆتان زیاد ناکەین ئیلا عەذابە تەنها سزانە بێ طبعا جەهەنەم تەبیعەتی وایە بەردەوام جەهەنەمیەکە دەلاڵێنەوە دەپاڕێنەوە بەردەوامیش خوای گەورە وەڵامی پاڕانەوە و لاڵانەوەکانیان دەداتەوە بەڵام بە عەذابێکی تونتر و سەختتر ئەوەی دێ لەوەی لە شوێنێککە دەیگەینێ ئەوەی سوڕەتی ئینشاءڵڵا لەوێ عەذابی ئەوەکان طەبەقە لە دوای طەبەقە ناڕەحەتتر و ناخۆشترە بۆیە زۆرێک لە مفەسرین دەفەرمون سامناکترین ترس ئاەت بەنسبەت کەسی بێ باوەڕ ئەو ئاەتەیە فەذوقوا بچێژن فەلەن نەزیدەکم هەرگیز بۆتان زیاد ناکەین ئیلا عەذابە تەنها سزانە بێ ئەو بۆ کەسێکە طبعاً کە بە کافری لە ناو جەهەنەم و دۆزەخدا دەمێنێتەوە کۆتا پەیامی خوایە بۆی و هەتا هەبێ لەوێدا و کە هەر دەشبێ بەردەوام سزای بۆ تازە دەکرێنەوە و ئەوەی دەشکێ لەوەی پێش خۆی سەختترە خوا پەناماندا
ئەو جار خوای گەورە سەرنجامی ئیماندارانمان بۆ باز دەکات دەفەرمێ ئین للمتقین بۆ بێگومان بۆ پارێزکاران بۆ لە خواترسان مەفازە شوێنێک ئامادەکراوە کە تێیدا سەرفراز و بەختەوەر و ڕزگار دەبن کە بەهەشتە خوا بە نسیبمانکە متقیش کێیە زۆر بە زەحمەت نییە بەڕاستی چان ئاسان دەتوانێت بیگاتێ متقی یەکسان نیە بە مەلایکەت و بە فریشتەبوون متقی هەر کەسێکە واجباتە سەرەکیەکان جێبەجێکە لە کەبائیر و گوناهەکان دوورکەوێتەوە دەبێتە متقی خۆ پارێز ئین للمتقین ئاەتی سوورەتی بەقەرەشمان خوێن لا یکلف الله نفسا إلا وسعها خوا لە واجباتیش تەکلیفی شتێک لێ ناکات لە توانادانە بێ وایە لە تەرکی گوناهیشدا ئەگەر بە زۆری و بە زەخت پێتکرا لە ئیرادەی خۆت بەدەربوو و هەر لەسەر حساب ناکە بۆیە مەبەستم هێندە بە زەحمەت نییە ئینسان نەیگاتێ ئەگەر حەزی لێ بێ ئین للمتقین بێگومان ئەوانەی پارێزکار و لە خواترسن مەفاز شوێنێک جێگایەک هەیە کە تێیدا سەرفراز و بەختەوەر دەبن ئەو شوێنە چی لێیە حەدائق چەندان باخ و باخاتی لێیە و ئەعناب و هەروەها جۆرەها باخی ترێشی لێیە حەدائق چەندان باخ و باخات دار و درەختی جۆرا و جۆری لێیە و ئەعناب وها جۆرەها میوەشی لێیە لە ناویاندا ترێ ئەو جار نعمەتێکی دیکە ئەوەی وە کەواعب ئەترابە وە کەواعب یعنی ئافرەتی تازە پێگەیشتووی ئەتراب هاوتەمەن لەگەڵ مێردەکانیان کە معلومە بۆ پیاوان ئافرەتی هاوتەمەن و بۆ ئافرەتان پیاوانی هاوتەمەن بە مواسەفات و شێوازێک کە پیاوەکە حەزی پێدەکات خوای گەورە حەزەکانی لە ئافرەتەکەیدا دێنێتە جێ و ئافرەتیش بە هەمان شێوە کە بەهەشتیە و ئیماندارە پیاوەکەی خۆی پێدەدرێتەوە یان هەر پیاوێکی دیکەی پێدەدرێت بە حەز و ویستی خۆی کە حەزی ئافرەتانەی بۆی دەچێ خوای گەورە ئەوەی کردووە گرنگ بەهشتی هەمویان یەک تەمەنن کە بریتە لە تەمەنی 33 ساڵی لە دنیاش تەمەنی ئەو پەڕی کەمالیەتە بەڵام لەبەرەوەی بەرەو قۆناغی بە ساڵدا چوون دەچی لێرە ئینسان پێی زۆرە بەڵام لەوێ خۆ زیادکردن نییە بۆی کەواعب ئەو ئافرەتانە نە کە سەرەتای تەمان تەمەن و هەرزەکاری و پێگەیشتنیانە ئەترابیش یعنی تەمەن و هاو یەک ساڵین لەگەڵ هاوسەرەکانیان وە کەئسەن و هەروە پیاڵەشی لێیە ئیبن عەباس دەفەرمێت لە هەر شوێنێکی قورئان گوترا کەئس یعنی پیاڵەیە کە شەرابی تێدایە کە پیاڵەی پڕکراو لە شەراب لە خواردنەوە بۆ بەهشتیەکان حازر کراوە وە کەئسەن دیهاقە یعنی پیاڵەیەکی پڕکراو لە شەرابی طبعا بەهشتێ حازر کراوە لا يسمعون فيها بۆی خیاڵت بەلای شەرابی دنیای دانەچێ لا يسمعون فيها نابستن لەناو ئەو بەهشتەدا لەغوەن قسەی پوچ و بێکەڵک و بێمەعنا ولا کذابە هیچ جۆرە یەکتر بە درۆ خستنەوە و یەکتر بە درۆزانینێکیش لە دنیاە خەڵک قسەی جاری وایە سوعبەت و پێکەنین و نوقتان دروست دەکا بۆی کاتی لێ بڕوە لە بەهشتێک کەس کاتی لێ زیاد نییە قەت ماندووبوون و وەڕزبوونی تێدا نیە تا پێویستت بە قسەی پوچ و بێکەڵک هەبێ هیچ کەسێکیش لە بەهشتێک کەسێکی دیکە بە درۆ ناخاتەوە بە درۆی نازانێت چونکە درۆکردنی هەر تێدا نیە ئەوەی کە گرینگە ئەوە چۆن دەست دەکەوێت چۆن لە جەهەنەمیەکان خوا فەرمووی جەزاء وفاقا وایە چونکە جەزا سزا پڕ بە پێستە خوا سزای زیاتر بۆ هیچ کەس دانانێ بەڵام لێرە دەفەرمێت جەزاء من ربکە ئەو پاداشتێکە لەلایەن پەروەردیگارتەوە عەطاء دەبەخشرێ بەڵام حیساب دوای لێپرسینەوە بە لێپرسینەوە بەپێی ئەویش بەهۆی کردەوەکانی خۆت بڵێ تەوان کردەوەی ئینسانی قیمەتی بەهشت نین بەڵام هۆکاری چوونە بەهشت کردەوەی خۆتە هەتا کردەوەت نەبێ مەسەلەن کردەوەیەکرد نەبێ خوا بۆت ناکاتە دا وایە بۆت ناکاتە 100 بۆت ناکاتە 700 بەڵام کە چاکەیەکت کرد خوا بە فەضلی خۆی بۆت دەکا بە 100 بە 700 بۆی تەرازووی چاکەکانت گەورەکە کە ئیمان و عەقیدە و بیر و باوەڕت سەلامەت بوو خوای گەورە ڕێگای دیکەی ئاسانی بۆ داناوین ئەوەندە سوبحان الله بکە وانە یەک لا حول ولا لا قوة إلا بالله بڵێ یەک لا إله إلا الله ئەو کە ئەو پەیامە زۆر جار بە هەڵەی گەیشتووە بەڕاستی ئەوانە فەضلن بۆ ئەهلی تەوحید و یەکتاپەرستی کەسەکە دەبێ ئیماندار بێ دەبێ شتە سەرەکیەکانی ڕئیسیەکانی کردبێ
خی گەورە ئەوانەی تەنها بۆ بەهێز بە قووەتکردن و قورسکردنی باڵانسی حیسابت داناونە لەنا کابرا ئەسڵی ئیمان و عەقیدەی دامەزراو نەبێ بێ بە لا ئیلاهە ئیلڵڵاهێکی بچێتە بەهەشتێ چاوی پێ ناکەوێت بێ بە قول هوەڵڵاهێکی یا بە تەسبیحات و زیکرێکی سونەتی بەهەشت بکڕێ ئەوانە دوای ئەسڵەکان ئەسڵی عیبادەتەکانت هەیە و ئەوانەی وەکو فەضل بۆ داناوی جەزاءن ئەو پاداشتێکە من ڕەبیکە لەلایەن پەروەردیگارتەوە عەطاءن دەبەخشرێ و حیسابە تەمەن دوای لێپرسینەوە بەپێی کردەوەکان تەمەن بەهەشتیش هەموو وەکو یەک نێ ئەوجا دەفەرمێ چێ ئەو بەخششە دەدا و چێ ئەو لێپرسینەوەیە دەکا ربی السماوات والأرض پەروەردیگاری ئەو پەروەردیگاری کە ئێستا پەروەردیگاری ئاسمانەکان و زەوی و وما بینهما ئەوەی کە لە نێوانی ئاسمانەکان و زەویدایە کە ئەڕەحمان کە زۆر میهرەبان و بەبەزەیە وایە بە میهرەبانی و ڕەحمی خۆی تەمەن وا دەکا بچێ بەهەشت لا يملكون لەدەسەڵاتیان دانیە منه لەکن ئەو خوایە خطابە یەک کەس یەک قسە بکە رب السماوات والأرض پەروەردیگاری ئاسمانەکان و زەوی و ئەوەی لە نێوانی ئاسمانەکان و زەویدایە کە خوایەکی میهرەبانە لا يملكون منه خطابە لەدەسەڵاتیان دانیە لای ئەو خوایە هیچ کەس هیچ قسەیەکی بکە جاخوا دەفەرمێ یەومە یەقوم الروح و لەو ڕۆژەدا کە دەشتی مەحشەرە ڕادەوەستێندرێ جیبریل سەلامی خوای لێبێ والمەلائکەت و هەروە فریشتەکانیش سەفەن بەڕیس طبعاً لە دەوری ئینسانەکان خوای گەورە مەلائکەتەکان بە جیبریلیشەوە ڕادەوەستێنێ لا يتكلمون کەسیان قسە ناکە ها مەلائکەتەکانیش إلا من أذن له الرحمن مگر ئەوەی مۆڵەتی پێدا بێ خوای میهرەبان ئەوجار وقال صوابە کە قسەشی کرد قسەی ڕاز دەکە واضحە يوم يقوم الروح لو ڕۆژەدا ڕادەوەستێ جیبریل سەلامی خوای لێبێ والمەلائکە و هەروەها فریشتەکان صفا بەڕیس لا يتكلمون قسە ناکەن إلا من أذن له مگر ئەو کەسەی مۆڵەتی پێدا بێ خوای میهرەبان ئەوە یەک ئەوجا وەقالە سەوابە دەبێت قسەکەشی قسەیەکی ڕاست بێ قسەیەکی دروست بێ قسەیەک بێ ڕێی تێبچێ مەلائکەتەکان ها ئەی ئینسانە تاوانبار و خراپەکارەکان بێگومانی ئەوجا دەفەرمێت ذلك اليوم الحق ئەوە ڕۆژێکی ڕاستەقینەیە ذلك ئەوەی کە باس کراوە سەبارەت بە ئەنجامی کافران ئیمانداران و ئەوەی کە ڕوودەدا لەوێدا حقیقەتە و ڕاستەقینەیە جا فەمەن شاء چێ پێی خۆشە چێ حەزی لێیە ئیتەخەدە با بگرێ ئیلا ڕەبیه لەکن پەروەردیگاری خۆی مەئاب شوێنی حەوانەوە بەدەست خۆتە چێ حەزی لێیە چێ پێی خۆشە خوا بۆ هەر کەسێک لە بەهەشتێ جێگای داناوە شوێنی حازر کردووە شوێنی ئامادە کردووە بەڵام کلیلەکەی دەبێت لەکوێ ببەیت دەبێت لێرە بیبەیت کلیلەکەی دەبێت لێرە هەڵگری هەڵگرتنەکەشی بە حەزی خۆتە بەویستی خۆت ذلك اليوم الحق ئەوە ڕۆژێکی ڕاستەقینەیە فمن شاء اتخذ چێ پێی خۆشە با بگرێت لەکن پەروەردیگاری مەئاب جێگای حەوانەوە ئەوجار کۆتا ئاەتخوا دەفەرمێ ئینا ئەنذەرناکم بێگومان ئێمە ئێوەمان ئاگادار کردوتەوە و ئاگاداری چان دەکەینەوە بە عەذابن قەریبە بە سزایەکی نزیک سزای نزیک مەبەستی قیامەتە کە هەرچی بێ هەر نزیکە ئینا ئەنذەرناکم بێگومان ئێوەمان ئاگادار کردوتەوە یان ئاگادارتان دەکەینەوە بە سزایەکی نزیک یەومە لەو ڕۆژەدا کە قیامەتە ينظر المرء ينظر سیر دەکات دەبینێتەوە مرۆڤ ما قدمت يداه هەرچی پێشی دەستەکانی خۆی خستووە پێش خۆی خستووە بەڕێ کردووە بۆ قیامەت کە گوتب کە ئینسان لە دەشتی مەحشەر ڕاوەستێندرا نامەی کردەوەکان دابەش دەکرێت هەرچی کردوتە جا ئەوەی کە نامەی کردەوەکان عولەما دەفەرمون سێ بەشن بەشێکیان بەدەستی ڕاست وەریدەگرنەوە بەشێکیان بەدەستی چەپ بەشێکیان بەدەستی چەپ بەڵام لە پشتەوە ڕاپێیان دەدرێتەوە کە پێشەوەی کەس بێت محاسەبەت کا و شاهیدیت لەسەر بدا بۆ خۆت سەیری کتابەکەی خۆت دەکەی ئەوەی نەخوێندەواریش بوو بێت لەوێ دەبێتە خوێندەوار و هەرچی کردوتە دێتەوە مێشت و خەیاڵت و لە پێشچاویشت نووسراوە بە دەقیقی ئەوە نییە ژمارە نووسراوێ بڵێ فڵان کەس 20 گوناهی کردووە نا بە دەقیقی لەکوێ و چۆن کردوتە بۆ دەفەرمێ ئێوە ئاگادار دەکەینەوە لە سزایەک کە هاتنەکەی نزیک چونکە مردنی ئینسانی یەکسانە بە هاتنی قیامەتی تۆ
يوم ينظر المرء لو ڕۆژەدا دەبینێتەوە مرۆڤ ما ئەوەی قدمت پێشی خستووە یەدا و بۆ دەستەکانی خۆی یعنی بۆ خۆی ويقول الكافر دەڵێت ئینسانی کافر کە قیامەت داهات دەڵێ چی یا لەیتەنی خۆز یا منیش كنت ترابە تەنها گڵ بوو بە جا ئەو خۆزگەیە ها عولەما دەفەرمون کە خوا مەخلوقاتەکانی دیکەش گیاندارانیش کە محاسەبەیان مکەلەف نین زیندوو دەبنەوە وایە لەناو ئەوانشدا دەگونجێ زوڵم لە یەکتری کرابێ وایە جاریوە دەعبایەک درڕندەیەک یەکێکی لاواز و زەعیف بە زوڵم دەخوا وایە جاریوە بەدەیان پەلاماری یەکێکی دەدەن وا لە قیامەتە زیندویان دەکاتەوە بەدەسەڵاتەکەی بێدەسەڵات دەکا بێدەسەڵاتەکەی بەدەسەڵات دەکات تۆڵەی خۆی دەکاتەوە کە تۆڵەیان لێبوویەوە خۆی گەورە فەرمان دەکات دەفەرمێت ببنەوە بەخۆ کافرەکان کە دەبینن ئەوان دەبنەوە بەخۆ خۆزگە بەوان دەخوازن ويقول الكافر کافرەکان دەڵێن یا لەیتەنی كنت ترابە خۆزیا منیش وەکو ئەوان هەر گڵ دەبووم یا دەبوومەوە بەگڵ صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين